نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالاً كثيراً ونساءً، واتقوا الله الذي تساءلون به والأرحام، إن الله كان عليكم رقيباً. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولاً سديداً يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزاً عظيماً. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، قال الله سبحانه وتعالى: لقد كان في قصصهم عبرة لأولي الألباب، ما كان حديثاً يفترى، ولكن تصديق الذي بين يديه وتفصيل كل شيء وهدى ورحمة لقوم يؤمنون. وقال تعالى: نحن نقص عليك أحسن القصص بما أوحينا إليك هذا القرآن وإن كنت من قبله لمن الغافلين. خۆشەویستان مسلمانە بەڕێزەکان، بە پشتیوانی خوای پەروەردگار ئەمڕۆ دێینە سەر بەسەرهاتێک چیرۆکێک لە چیرۆکە قورئانیەکان لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 27. ئەوش چیرۆک و بەسەرهاتی دوو کوڕەکەی بەنی ئادەمە، قابیل و هابیل. خوای تەعالا دەفەرمێ: واتل عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك قال إنما يتقبل الله من المتقين. پەروەردگارمان وحی دەنێرێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پێی ڕادەگەیەنێ، دەفەرمێ: ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئوتل عليهم، باسکە بۆ خەڵکی، بۆ سەحابەکان باسیکە خەبەر و بەسەرهات و چیرۆکی دوو کوڕەکەی بەنی ئادەم، قابیل و هابیل، ئەو بەسەرهاتەیان بۆ بگێڕەوە، بەڵام بالحەق، بە حەق و بەڕاست و ڕەوان، بەبێ ئەوەی بەسەرهاتەکە زیاد بخرێتە سەری، بێ ئەوەی لێی دەربکرێ و کورد بکرێتەوە. بۆیە کاتێک بەسەرهات دەبێ بگێڕێتەوە و باز بکرێت، دەبێ حەق و ڕاست و ڕەوان بێت، نەک سیناریۆیەک بێ خۆت دروستیکەیت وەکو تەمسیلیەک. چیرۆکەکانی قورئان هەمووی حەقن. بۆیە خوای تەعالا تەئکید دەکاتەوە، دەفەرمێ: ئەی محەممەد صلی الله عليه وسلم، باسی کە بۆیان بالحەق، ئەو چیرۆکە حەقە، بە جوانی و بە وردی باسی کە بۆ خەڵکی، بۆ ئەوەی دەرس و پند و عیبرەتی لێ وەربگرن. ئەسڵی بابەتەکە چۆنە؟ ابن جەریری طەبەری و ابن کەثیر ڕەحمەتی خوای گەورەیان لێبێ و غەیری ئەوانش زۆرێک لە مفەسرین دەفەرمون کاتێک حەوا سکی بوایە،
دوو گیان بوایە دوو مناڵیە هاورد، یعنی بەسکێک دوو منداڵیە هاورد، چەند زگێکی کرد. لەم دوو منداڵە دەبێژێکیان کوڕ بێ، ئەوەی تریان کچ بێت، کە سکێتر بکا دەبێ کوڕ بێ وە کچێترشی لەگەڵا بێت، بۆ ئەوەی مرۆڤایەتی ئینقیراز نەکا، مرۆڤایەتی هێواش هێواش لە زیادبووندا بێت. شریعەتی رب العالمینە، خوای پەروەردگار بۆ خۆی پەروەردگارمانە، پێمان دەڵێ ئەوە حەڵاڵە بیکەن و ئەمەشیان حرامە مەیکەن. ئەوەی کە یاسا بوو لەو سەردەما کە حەڵاڵ بوو، کاتێک حەڵاڵ بوو کوڕێک کچێک بێنێت، بەڵام دەبێت لە سکەکەی تر بێت، نەک خوشکی خۆی بێت تەوئەم بێت کە پێوتێت جومک، کە خوشکی خۆی بێ حرامە بیهێنێت. بەڵام کاتێک حەوا کچێتری دانا لە سکێک و لە سکێکی تر کوڕێکی بوو، ئەم کوڕە بۆی هەیە بچێتە داخوازی ئەم کچە بیخوازێت بۆ ئەوەی مرۆڤایەتی زیاد بکات. لە یەکێکیان قابیل بوو و خوشکێکی لەگەڵا لەدایک بوو کە هەردووشیان تەوئەمن، لەوەی تریان لە سکێکی تر هابیل لەدایک بوو، خوشکێکشی لەگەڵا لەدایک بوو. دەبێ خوشکی هابیل بۆ قابیل بێت و خوشکی قابیلش بۆ هابیل بێت، بەڵام قابیل بەوە قبوڵ نەبوو، قبوڵی نەکرد، وتی قبوڵم نییە. بۆچی؟ چونکە هەندێک لە مفەسرینە فەرموون خوشکەکەی قابیل جوانتر بوو، بەرچاویتر بوو، تەماحی خوشکەکەی خۆی کرد، کە هەردووشیان تەوئەم بوون. بووە دەمەقاڵەیان، ئادەم عەلەیهی السەڵاتو وەسەلام هاتە بەینیان، نێوانگیریانی کرد، کامیان لەسەر حەقن. خوای پەروەردگار فەرمووی بۆ ئەوەی حەق و ناحەق لە یەک جا بکرێتەوە، دەبێ هەردووکیان قوربانیەک ببەخشن، لە کامیان وەرگیرە ئەوەیان لەسەر حەقە و متەقیە، ئەوەی ترش قوربانیەکەی لێ وەرنەگیرە ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کە ناحەقە، دەبێ پەشیمان بێتەوە. قابیل خەریکی دانەوێڵە و زەرعات بوو، هابیلش خەریکی مەڕووماڵات بوو. خوای تەعالا فەرمێ إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك. کاتی هەردووشیان قوربانیەکەیان برد، شێوازی قوربانیەکە چۆن بوو براکانم؟ لەو سەردەما هەموو مرۆڤایەتی هەمووی 6-7 نەفەرێ بوونە، هێشتا بیدایی ئینسانیەتە، بیدایی مرۆڤایەتیە، فەقیر نییە بچن بۆ ئەوەی قوربانی بدەنێ و یارمەتی بدەن. خوای پەروەردگار فەرمووی علامەتەکەی ئەوەیە هەر کەس لە شوێنی خۆی قوربانیەکەی دابنات، خێرەکەی دابنات، ئاگرێ لە ئاسمان دێت. ئەم ئاگرە کامی برد کامی خوارد، ئەو خوای پەروەردگار لەوی وەرگردووە، بەڵام ئەوەی تریانی نەبرد دیارە ئەوەکەی تر ناحەقە، خوای گەورە لێ وەرنەگردووە. فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك. کاتێک هابیل چوو بەرانێکی قەڵەوی باشی هێنا و داینا، بەڵام قابیل هەستا چوو چڵە گەنمێکی هێنا، گەنمێکی لاواز بەخشی بە حسابەوەی بۆ خوا بیبەخشێت، بەڵام چونکە نیەتەکەی خەراب بوو خوای گەورە لێ وەرنەگرت. بۆیە لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ئەو نەفەقەیە لای خوای گەورە قبوڵە و وەری دەگرێت ئەوەی کە لە پێناو خوایە باشترین ماڵ لە پێناو خوای گەورە سەربڕیت، باشترین ماڵ لە پێناو خوای گەورەیە سەرف بکەیت. زۆر کەسەیە خێرەکات کاتێک زستان دێت کام سۆبێ شکاوەیدا بە فەقیر، ئەو خێرە نابێ براکانم. کام ماڵ لە دڵت شرینە، کام ماڵ لە دڵت خۆشە، کام ماڵ لە دڵت خۆشەویستە، ئەوەیان ببەخشە. ئەچی کام فەرشە دڕاوە کون بووە ئەیدەی بە فەقیرێک، بەڵام بۆ خۆت ئیلا ئەن تغمیضوا فیه، خوای تەعالا فەرمێ، مەگەر بان چاوت بدەی وەری بگریت. بۆیە ئەو خێرەکەوە باشترینی ماڵەکەت دەربڕیت،
دەرکەیت و لە پێناو خی گەورەیە سەرفیکەیت. قال إنما يتقبل الله من المتقين. ئاگرێکات لە ئاسمان بەرانەکەی هابیلی برد خواردی و بەڵام ئەوەی قابیلی نەبرد. لە جیاتی ئەوەی قابیل پەشیمان بێتەوە بڵێ ئەوە تا خوای پەروەردگار ئەوەی هابیلی وەرگرت بەڵام ئەوەی منی وەرنەگرت دەیکەواتە بێ پێداچوونەوەی بە خۆم بکەم، دیارە من زۆر هەڵم، دیارە من زۆر تاوانبارم، دیارە من ناحەقم. أخذته العزة بالإثم، مصر بوو لەسەر تاوانەکەی، لەسەر حەسوودی بردنی بە براکەی. قال لأقتلنك. بۆیە سەرەتای حەسادەت ئاوهایە براکانم، ئینسان کە حەسوود بوو، حەسوودی بە براکەی برد یان بە برای موسڵمانی برد، سەرەتا ئاگرێکە لە ناو دڵیا دروستە بێت. ئەوجا ئەم ئاگرە وای لێ دێت تەتەوڕەکات بۆ هەڕەشەکردن، بۆ بەکارهێنانی کوشتن و بڕین، بۆ لە ناوبردنی. بۆچی؟ چونکە تاوانی حەسەد خوا پەنامان بدات. أول ذنب عصي الله به في السماء وأول ذنب عصي الله به في الأرض. یەکەم تاوان لە ئاسمان ئەنجام درا بریتی بوو لە تاوانی حەسادەت. کاتێک ئیبلیس حەسوودی برد بە ئادەم سوزدەی بۆ نەبرد، و یەکەم تاوان لەسەر ڕووی زەوی کاتێک کرا ئەنجام درا تاوانی حەسادەت بوو. ئەوە تا قابیل حەسوودی بە براکەیە بات. کاتێک خوای پەروەردگار قوربانی هابیلی وەرگرت هین قابیلی وەرنەگرت. قال لأقتلنك. دەستی کرد بە هەڕەشەدانان، وتی ئەتکوژم. لأقتلنك سوێندی خوارد، لامەکە بۆ قەسەمە، سوێند بێ دەبێ بتکوژم، نایە لەم ئیسراحەتکەی. قال إنما يتقبل الله من المتقين. هابیل فەرمووی بۆچی ئەم کوژیت؟ خوای پەروەردگار ئەمە قاعیدەیەکی قورئانیە. خوای پەروەردگار لە کەسانی قبوڵەکە کەوا ئەهلی متقین، خواناسن، تەقوادارەکان، مخلیسەکان، بۆ خوا سوڵحاوەکان، خوای پەروەردگار بەس لەوانە وەرەگرێت. کەواتە براکانم هەر عیبادەتێک تەقوای لەگەڵ نەبێ خوای گەورە وەری ناگرێت. نەک لە جیاتی ئەوەی 11 ڕکات شەو نوێژ بکەیت، ئەگە 110 ڕکات نوێژش بکەیت، نەک شەوانە حزبێ قورئان بخوێنی، جوزئێ قورئان بخوێنی، هەر سێ جوزئە قورئانەکە بخوێنیت، بەڵام تەقوای لەگەڵ نەبوو، خەوفی خوای لەگەڵ نەبوو، خوای پەروەردگار وەری ناگرێت، قبوڵی نییە. إنما يتقبل الله من المتقين. کاتێک ئەو نوێژە خوای پەروەردگار لێت قبوڵەکە کە تەقوای لەگەڵا بێت، کاتێک ئەو ڕۆژوە خوای پەروەردگار لێت قبوڵەکە کە تەقوای لەگەڵا بێت، کاتێک ئەو ماڵبەخشینەت خوای پەروەردگار لێت قبوڵەکە کە تەقوای لەگەڵا بێت. لە خواترسین ئیخلاس و دڵسۆزی بۆ خوا ئەمانی لەگەڵا بۆ ئەوجا قبوڵێتی. ئەمما نوێژێک نەتگەڕێنێتەوە لە تاوان، ڕۆژوویەک نەتگەڕێنێتەوە لە تاوان، ڕۆژ بە ڕۆژ زمان پیسە بیت، خراپە بیت، بەرەو تاوانە چیت، ئەوە بەڵگەی لەسەرەوەی کە خوای پەروەردگار قبوڵی نەکردووە. بۆیە دەبێت تاعەت بەرەو تاعات بدبا، تاعەت بەرەو تاعات بدبا. ئەگەر لە چاکەوە بۆ باشتر ڕۆشتی، بۆ چاکتر ڕۆشتی، ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کەوا تاعەتەکەت قبوڵە. ئەمما تۆ هەر بەگدا بنەی دەی بۆ نوێژ، ڕەوشتت زیاتر ناشری نەبێت، بە ڕۆژووە بێ زیاتر جنێوەدات، چەنی ئەڕوا بۆ حەج و عومرە ڕەوشتی هەر ناشرینە ناگۆڕێت، ئەوە بەڵگەی لەسەر ئەوەی کەوا ئەهلی تەقوا نییە. إنما يتقبل الله من المتقين. خوای پەروەردگار بەس لە تەقواداران کردەوەکان قبوڵەکە، لە غەیری تەقواداران قبوڵی ناکات. و فائیدەیە بکەین لەم قسەیە براکانم، ئەوەیە کە ئێمەی ئینسان مرۆڤ دوو جۆرە. مرۆڤێکەیە ناخی پاکە، متەقیە، بۆ خوا سوڵحاوە، ئەهلی تاعەتە، ئەهلی ئیخلاسە. و مرۆڤێکمانشەیە کەوا ناخی پیسە، ئەوەی کە دەری دەبڕێ پیسە. بەڵام تەماشاکە تۆ کام لەم دوانەی، کام لەم دوانەی کوڕی ئادەمی؟ ئایا دوای قابیل کەوتیت؟
یان دوای هابیل کەوتیت؟ ئایا تۆ حەسوودیە بێ بە براکەت وەکو قابیل، یاخود وەکو هابیلە بیت ئەهلی تەقوا بیت حەسوودی نابیت؟ قال إنما يتقبل الله من المتقين لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لأقتلك إني أخاف الله رب العالمين. گفتوگۆکە لەگەڵ براکەی بۆی پەشیمانی بکاتەوە، بۆ ئەوەی تووڕەبوونەکەی دامرچێنێت. دەڵێ ئەی قابیلی برام، ئەگەر تۆ دەست بۆ من درێژ بکەی بۆ ئەوەی بمکوژیت کە تۆ مصڕی لەسەر کوشتنی من، ما أنا بباسط يدي إليك لأقتلك، بەخوا من دەست بۆ تۆ درێژ ناکەم بۆ ئەوەی بتکوژم، تعداد لێ بکەم و زوڵمت لێ بکەم. بۆ لەبەر ئەوەی هابیل بێدەسەڵاتە ترسنۆکە، نا إني أخاف الله رب العالمين، چونکە من لەخوا ئاترسم. لەخوا ئاترسم بۆیە جنێوت پێ نادەم، لەخوا ئاترسم بۆیە حەسوودیت پێ نابم، لەخوا ئاترسم بۆیە زوڵم و تعداد لێ ناکەم. خوای گەورە وای داوا کردو لە من کە ئەهلی تەقوا بم، لەخوا بترسێم. إني أخاف الله رب العالمين. کەواتە تاکە شتێک کەوا ئینسان لە تاوان بگەڕێنێتەوە خەوفی خوایە، خەوفی خوایە ئینسان لە تاوان نەگەڕێنێتەوە. بۆیە ڕەأس الحکمەتی مەخافەة الله، لوتکەی هەموو ژیریەک و عاقڵێک و داناییەک بریتێ لە الخەوف من الله. ئینسان خەوفی خوا لە دڵیا دروست بوو، ئیتر تاوان ناکات، دەست بۆ تاوان نابات، زوڵم و تعدا ناکات، خوێنی خەڵک ناڕێژێت، تهدیدی خەڵک ناکات. بۆ؟ چونکە لەخوا ئەترسێت. ئەوەتە هابیل دەفەرمێ إني أخاف الله رب العالمين، من لەخوا ئەترسێم. ئەجینا من ئەتوانم جنێوت پێ بدەم، ئەجینا من ئەتوانم هەڕەشەت لێ بکەم، ئەجینا منش ئەتوانم دەست بۆ درێژکەم، بەڵام من دەستی زوڵم درێژ ناکەم، من دەستی ئاشتەوایی فقط درێژەکەم. إني أخاف الله رب العالمين. إني أريد أن تبوء بإثمي وإثمك فتكون من أصحاب النار وذلك جزاء الظالمين. بەڵام تۆ هەر موسڕی لەسەر کوشتنی من، بەڵام با ئەو تاوانە تۆ هەڵی بگریت، تۆ زاڵمەکە بی من مەزلومەکە بم. إني أريد أن تبوء بإثمي، يعني أن ترجع بإثمي بقتلك إياي. كاتك أو تاوانە هەڵ بگریت کە کوشتنی منە، با لەسەر ئەستۆی تۆ بێ، لەسەر کۆڵی تۆ بێ بۆ قیامەتت. من نامەوێ زوڵم بکەم لێت، بەڵام من نامەوێ با تۆ زاڵمەکە بی نەک من زاڵمەکە بم. فتكون من أصحاب النار، لەگەڵ ئەوەشایە لەگەڵ تاوانی خۆت هەڵی بگریت. هەڵبەتە دیارە ئەمە پیاوێکی زۆر خراپ بووە قابیل. إني أريد أن تبوء بإثمي وإثمك، لەگەڵ تاوانەکانی خۆت هەمووی هەڵگری بۆ قیامەتی خۆت. فتكون من أصحاب النار وذلك جزاء الظالمين. کەواتە ئەو کەسانی کەوا قاتلن، ئەو کەسانی کەوا خەڵکی دەکوژن بە ناحەق، هاوڵی ئاگرن خوا پەنامان بدات. بۆیە ئەو کەسانە زاڵم و ستەمکار و خوێنڕێژن، بۆیە دووچاری ئاگری دۆزەخ بوون. لە نەتیجەیە براکانم، فطوعت له نفسه قتل أخيه فقتله فأصبح من النادمين. كاتيك أم گفتگویە لە بینی قابیل و هابیل ڕوویدا، نفسی قابیل الأمارة بالسوء لەگەڵ فترەتەکەیە مترددة، براکەی بکوژێ نەکوژێت. فزينت فطوعت له نفسه قتل أخيه، بیکوژم با نەیکوژم، دوای بیکوژم، ئەی چی جواب باوکم دەمەوە، ئەی چی جواب دایکم دەمەوە، ئەی چی جواب کۆمەڵگاکەم بدەمەوە. وەکو کوشتن حەزەکا بیکوژێت، بەڵام لەولاوە مترددە چکە دنیاکەی لەدەسەچێت. فطوعت له نفسه قتل أخيه، نفس شەیطانەکەی زاڵە بێ بەسەریا براکەی خۆیە کوژێت. چۆنەی کوژێ؟ هێشتا کەس نەکوژراوە لەو سەردەما، نازانێت چۆن بیکوژێ. هەندێک لە مفەسرینە فەرموون کاتێک قابیل تهدیدی هابیلی کردو، هابیل هەڵهات لەگەڵ مەڕووماڵاتەکەی ئەچووە سەر لوتکەی شاخێک بۆی دوورکەوێتەوە لە براکەی، بەس بۆی نەیکوژێت. کاتێک بە دوای گەڕا هەتا دۆزیەوە خەوتو بوو، هابیلی برای خەوی لێکەوتووە، نازانێت چۆن بیکوژێت، چونکە بەر لەوە کەس نەکوژراوە بە شێوازێکەوە بیکوژێت
بۆ ئەوەی ئەمش چاو لەو بکەوە بیکوژێت. شەیطان دێت باڵندەیەک دێنێ بۆ ئەوەی فێری کا چۆن بیکوژێت. شەیطانی لەعین باڵندەیەک دێنێ سەری ئەخاتە سەر بەردێک، لە پێش چاوی بەردێتاتە سەری باڵندەکەیە، سەری پانەکاتەوە، دەڵێ ئاوە بەو شێوەی بیکوژە. فطوعت له نفسه قتل أخيه فقتله. براكي خوي كشت أستا لناو خوا بردشي دا بسريا هابيلي براي كشت. فأصبح من الخاسرين. يكسر خوي تعالى فرمي ببي مولت فأصبح من الخاسرين. خوي پرودگار فرمي شو ريزي خسارة مندكان أواني كوا خسارة مندن چين لدنيا ولدواروش ئەو کەسانن کەوا دەستیانە چێتە خوێنی موسڵمانێک، دەستیانە چێتە خوێنی کەسێک کەوا بەریئە. الآن قابيل خسر نفسه وخسر أخاه وخسر مجتمعه وخسر دنياه وخسر آخرته. قابيل بكشتني هابيلي براي هم نفسكي خوي تياتشو تواو ئیتر لە دنیاە منبوذە بێت، دایک و باوکشی لە مەودا خۆشیان ناوێت، دەی کەس و کارەکەی خوشکەکانی بەر لەعنەتی ئەکەن، دەی لە ناو کۆمەڵگاکە کەسێکی موجرم لە قەڵەمەدرەی. ئەوانە کێن؟ ئەو کەسانی کەوا موجرمن، ئەو کەسانی کەوا خوێنی موسڵمانێک بە ناحەق ئەڕێژن. کەواتە براکانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: لا يزال المسلم في فسحة من دينه ما لم يصب دما حراما. همو تاوانك درچيك ومخرجك هي بو أوي درچي تيايا خواي قول ليت خوش بيه إلا تاواني قتل نبيت. إنسان دائما فراوانا ناو دينكي فراوانا، مخرج هي درچه هي رقا هي بو أوي رزقارد بيت. بلام تاواني قتل هندي لزانانا فرمون أقد توبش كالي قبول ناكري، ئەگە تەوبەش کالی قبول ناکرێت لای هەندێک لە زانایان. ئەمەندە تاوانی قەتل پیسە لای خوای پەروەردگار. بۆیە بەو شێوەیە خەسارەتمەند بوو، ڕەنجەڕۆ بوو، دنیا و دوا ڕۆژەکەشی لە ناوچوو. داواکەم لە خوای پەروەردگار بە ناوە جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی ڕەحمان لێکە و ئەخیری هەموو لایەکمان خێرکە. وصلی الله وسلم على نبينا محمد. الحمد لله رب العالمين والعاقبة للمتقين ولا عدوان إلا على الظالمين، وأشهد أن لا إله إلا الله ولي الصالحين، وأشهد أن محمدًا عبده ورسوله صلى الله عليه وعلى آله وسلم. لدواي أوي قابيل هابيلي براي كشت أو جا جنازەکەی لە بندەستێتی نازانێت چۆن دفنی بکات، چۆن بانی بدات، چۆن بیشارێتەوە. بۆ یەکەم جارە کوشتنی وا ڕوەدات. مفەسرینە فەرموون ئەیناتە سەر شانی لەم دۆڵ بەو دۆڵ، لەم شاخ بەو شاخ، براکەی لەسەر شانێتی، بەڵام نازانێت چی لێ بکات. ئەگەر ئاوها بەجێ بێڵێت ئەو کاتە دڕندە و داڵاشەکان دێن ڕەنگە براکەی بخۆن، ئەگەرش دەفری ناکە نازانێت چی لێ بکات. فبعث الله غرابا يبحث في الأرض ليريه كيف يواري سوءة أخيه. ئەم پیاوە بەدەسەڵات و بەهێزە دەسەوەسان بووە بەرامبەر براکەی نازانێت چۆن دەفنی بکات. خوای پەروەردگار دوو قەڵەڕەشە نێرێت. ئەم دوو قەڵەڕەشە شەڕیان نەبێت لە پێش چاوی، وەکو فلیم لە پێش چاوی نیشانێدەن. فبعث الله غرابا يبحث في الأرض. یەکێکیان ئەوەی تریانە خاو ئەیکوژێت لە ناوی ئەبات، ئەو جا دەچێت بە دەنوکەکانی و بە پای چاڵی بۆ هەڵەکەنێت و تا قوولێکات و ئەو جا بانیەدات و دەفنێکات. قال يا ويلتى أعجزت أن أكون مثل هذا الغراب فأواري سوءة أخي فأصبح من النادمين. یەکسەروتی هاوار بۆ خۆم،
من نەمتوانی وەکو ئەم قەڵە ڕەشە کاتێک چۆن هاوڕێکەی دەفن کرد ئاوەشم پێ نەکراکەوە چاڵێ بکەم بانی براکەم بدەم و دەفنی بکەم و بۆ ئەوەی لە پێش چاوم بمێنێ فأصبح من النادمين ئەلەوێدا پەشیمان بۆوە بەڵام پەشیمانی تەوبەنا براکانم پەشیمانی تەوبەنا بەڵام پەشیمانی ئینسانی فاشل پەشیمان بوو لەوەی براکەی لە دەستدا ئەمما وەکو تەوبە و گەڕانەوە نەگەڕایەوە تەوبەی نەکرد بۆ چونکە ئێستا سەر زەوی بۆ خۆی مایەوە ئینسانی حەسوود وایە حەزەکە بە تاق تەنیا بێت ئەگەر بێت و ڕیزێ دوکاندار بە تەک یەکەوە بن حەزەکە بە تەنیا خۆی بێت هەر خۆی بازاری هەبێت ئەمە بەڕاستی ئەمەشیان دائێکی کوشندەیە لە ناو کۆمەڵگای مسلمانە هەیە ئەوەش نەتیجەی حەسادەتە براکانم هەتاکو یەقەی براکەی کرد و وازی لێ نەهێنا حەسوودی بەرەو کوشتن بردی فأصبح من النادمين من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا آل بيناو أم كشتنا خواهي پرودگار فرمي لبر أم جريمة كتبنا على بني إسرائيل نسيما لتوراة دامان بزان بو بني إسرائيل باشا بو لسردمي آدم و كركاني آدم بو بني إسرائيل چەند قەڕنێکەیە بۆ باسی بني ئیسرائیلەکە دیارە هەڵبەتە جوولەکە بەوە مەشهورن کەوا خوێن ڕێژن بەوە مەشهورن کەوا قاتلن دەستیانەیە لە کوشتنی خەڵکی لەوەیە کە گرنەوە لەگەڵ قابیل لە خیانەت لە حەسوودی بردن لە کوشتن و بڕین ئەمەش ئێستا کە جوولەکە هەر لەسەر ئەو نەمەتەی خۆی بەردەوامە هەرچی کوشتن و کوشتار هەیە لە هەموو وڵاتانە بەتایبەت لە وڵاتانی ئیسلامی هەمووی دەستی جوولەکەی تایە براکانم بۆیە خوای تەعالا لە قورئان بەوە وەسفیانەکاکەوە قەتەلەت الئەنبیا قەتەلەی پیاوچاکانن ئەنبیا ئەوەی پیاو ساڵح بێت دەستیان لە کوشتنی هەیە ئەو هەموو طەیارەی کەوا لە عێراقا کوژرا هەمووی دەستی ئەوانی تایە ئەو هەموو مامۆستایە ئەو هەموو مەلا و بانخوازانی کەوا کوژران دەستی ئەوانی تایە براکانم من أجل ذلك كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا هر کەسێک دەستی بچێتە خوێنی کەسێکە بیکوژێ وەکو وایە هەموو خەڵکی کوشت بێت وەکو وایە هەموو خەڵکی کوشت بێت یان هەندێک لە مفەسرینە فەرموون هەر یەکەم جار زەحمەتە دەستت چووە کوشتنی یەکێکە یەکەم جا بیکوژی ئیتر دوایە وەک ئاو خواردنەوە لێ دێ وەکو ئاو خواردنەوەی لێ دێت کەواتە یەکەم جارت بەلاوە قورسە کەسێکت کوشت ئیتر دوایەوە زۆر ئاسانە ها ئەبینی لە ڤیدۆکان کاتێک بڵاو بۆتەوە کابرا بەڕیز ڕیزیان کردووە دێت تاق 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 لێدا ئەیکوژێت بەبێ ئەوەی یەک ڕەحمێ لە دڵیا هەبێت بۆ چونکە ئەوە پێشتر خەڵکی زۆری کوشتووە هەر کەسێ بکوژێ وەکو وایە هەموو خەڵکی کوشت بێت ومن ئەحیاها فكأنما أحيا الناس جميعا و هەر کەسێک نەفسێ ڕزگار کا لە مردن وەکو وایەکەوە هەموو خەڵکی ڕزگار کردووە لە مردن کەواتە برا بەڕێزەکانم ئەوەی کەوا گرنگە لەم قسەیە کە فائیدەی لێ بکەین إنما يتقبل الله من المتقين خوای گەورە لە کەسانێک وەرەگرێکەوە ئەهلی تەقوان کە مخلصن بۆ خوا سڵحاون ئەوانە خوای پەروەردگار عیبادەتیان لێ قبوڵەکات وهروەها براکانم استیفادەیەتر بکەین لەم قسەیە ئینسانی حەسوود ئەگەر بێت و تەوبە نەکا واز لە حەسادەتەکەی نێنێ بەرەو تاوانێکی گەورە ئەیبات کەوا دنیا و دوا ڕۆژەکەی لە دەست بدا کە ئەوش کوشتنە بۆیە ئینسان دەبێ حەسوود نەبێ بەڵکو پێی خۆش بێ برای موسڵمانی خۆی لەسەر چاکە بێ لەسەر تەقوا بێ بۆ ئەوەی بەردەوام بێ ئەمەش چاو لەو بکات ببێتە قدوەیەکی باش بۆی نەک بچێ ئەمەش پێی خۆش بێ لە ناو بچێت کار و کەسابەتەکەی لە ناو بدات یان خۆی لە ناو بەرێت بۆ ئەوەی ملی بشکێنێت ئەگەر وا بکەیت ئەو وەکو چاوت کردووە لە کوڕەکەی ئادەم کە قابیلە بەڵام کە ئەهلی تەقوابی دەبێ چاو بکەی لە هابیل کە ئەمەشیان یەکێکە لە کوڕەکانی ئادەم سەلامی خوای لەسەر بێت داواکەم لە خوای پەروەردگار بەناو جوانەکانی و بە سیفاتە بەرزەکانی یا ڕەبی خوایە ڕەحممان لێ بکەیت یا ڕەبی خوایە بەختەوەری دنیا و قیامەتمان کەی
يا ربي خوايا لشر نفس ما بارز يا رب العالمين. اللهم آت نفوسنا تقواها وزكها أنت خير من زكاها، أنت وليها ومولاها. اللهم أنت وليها ومولاها يا رب العالمين. يا ربي خوايا رحم